ئەمڕۆ شەممە 26 شوباتی 2022 لە شاری سلەیمانی کۆتایی بەکارەکانی کۆڕبەندی ئاسووی بەرەنگار بوونەوەی تیرۆری داعش و چارەنووسی دیلەکانی هات بە ئامادەبوونی زیاتر لە 170 کەسایەتی یاسایی و ئەکادیمی و سیاسی و حکومی کە لە هەر چوار هەرێمەکانی کوردستان و عێراقی فیدراڵەوە هاتبوون. ئامانج لە بەستنی ئەم کۆڕبەندە گەیشتن بوو بە دەرچەیەک بۆ کۆمەڵی وڵاتان و هاوپەیمانی وڵاتان دژی تیرۆر، هەروەها بۆ بە ئاگایی نەتەوە یەکگرتوەکان و نوێنەری وڵاتان لە هەرێم و بۆ پەرلەمانی کوردستان و ئەندامانی نوێنەرانی عێراق کە بەرپرسیارەتی مێژووی و ڕەوشتی لە ئەستۆیاندایە، هەروەها بۆ هەڵماڵینی ڕووی ئەو هێزانەی کە بە هاوکاری تیرۆر ئەەکەن بە هەموو گروپەکانیەوە لەژێر هەر هەڕەشەیەکی وڵاتان یان لەبەر هەر هەڵوێستێکی ڕوون لە ئەنجومەنی ئاسایش لە پێناوی گەشتنی کۆمەڵی گەلان بەڕێکەوتنیەک لەگەڵ خۆبەڕێوەبەری خۆسەر و هێزەکانی سووریای دیموکرات بۆ چارەسەرێکی خێرا بۆ دەستنیشانکردنی چارەسەری دیلەکانی داعش و خێزانەکانیان لە زیندانەکان و خێمەکاندا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بە شێوەیەکی یاسایی. پێویست دەکات دڵنیابین لەم خاڵانەی خوارەوە کە لەم کۆڕبەندەدا هاتوون و گەشتونێتە ئەم دەرەنجامەی خوارەوە. یەک، هێرشەکانی ئەم دوایە بۆ سەر گرتوخانەی حەسەکە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە تا ئێستا داعش چالاکە و مەترسیدارە لەسەر ئاسایش و سەقامگیری جیهاد. دوو، پێویستە بە بەردەوامی پشتیوانی نێودەوڵەتی هەبێت بۆ ئەوەی ژێرخانی ئەو گرتوخانانە بە پێی پێوەری جیهانیەکان دروست بکرێت بۆ ئەوەی ئەم ڕووداوانەی گرتوخانەی حەسەکە دووبارە نەبێتەوە. پێویست دەکات بە دامەزراندی دادگایەکی نێودەوڵەتی بۆ دادگاییکردنی بەندیەکانی دیلەکانی داعش کە لە ناوچەی بەڕێوەبردنی خۆسەری هەبێت یان دروستکردنی دادگایەکی جێبەجێیی بەڵام بە پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتی. چوار، پێویستە کار بۆ گەڕانەوەی ئەندامان و خێزانەکانی داعش بۆ وڵاتەکانی خۆیان بکرێت دوای دۆزینەوەی چارەسەری یاسایی بە هەماندی لەگەڵ خۆبەڕێوەبەرەتی خۆسەر لە باکووری خۆرهەڵاتی سووریا. پێنج، ڕەچاوکردنی دۆخی ئابووری لە ناوچەکانی خۆسەری و بەخشینی ئەو ناوچانە لە سزاکانی یاسای قەیسەر لەبەر ئەوەی شانەنستۆکانی داعش سوود لەم ئەنجامە دەبینن و زیاتریش گەشە دەکەن. شەش، پشتیوانی بەڕێوەبەرەتی خۆسەری بکرێت بە مەبەستی ئەوەی بارودۆخی چادرگەکان چاک بکرێت و دانانی بەرنامەیەک وەک چاکسازی بۆ دووبارە گەڕاندنەوەی ژن و منداڵەکان بۆ ناو کۆمەلگا. حەوت، ناوچە داگیرکراوەکانی سووریا کە لەلایەن تورکیاوە داگیر کراون و کراونەتە سەربازی بۆ ڕاهێنانی داعش و قاعیدا پێویستە لەسەر کۆمەلگای نێودەوڵەتی و هێزی وڵاتان لە ناوچەکەدا فشار بخەنە سەر دەوڵەتی تورکیا بۆ ئەوەی ئەو ناوچانە جێبهێڵێت و کە بووە بە لانکەیەکی ئارام بۆ ئەو هێزە تیرۆریستیانە. هەشت، تورکیا سوودی لە کارتی داعش بینیوە بۆ تێکدان و ئاڵۆزکردنی ناوچەکە لە سووریا بەگشتی و لە باکووری خۆرهەڵاتی سووریا بە تایبەتی بۆیە هەڵوێستی بەرپەرزدانەوەی نێودەوڵەتی گرینگە. نۆ، تیرۆر لە ناوچەکەدا لەسەر بوونی ناکۆکی و دووبەرەکی کە پێویستی بە چڕکردنەوەی هەوڵەکان هەیە بۆ ڕووبەڕووبوونەوە و لێکۆڵینەوەی چارەسەری سیاسی هەیە کە پێویستە بە گفتوگۆی نێوان لایەنە سووریەکان هەیە بۆ دۆزینەوەی چارەسەری گرفتەکان. دا، پێویستە هەمانگی زیاتر هەبێت بۆ هەموو گرفتە سیاسی و ئابووری و سەربازیەکان کە لە نێوان حکومەتی هەرێم و خۆبەڕێوەبەری خۆسەری لە باکووری خۆرهەڵاتی سووریا کە تایبەتە بە تەشەنەسەندنی داعش و مەترسی لەسەر ڕۆژئاوا و باشووری کوردستان. 11، پێویستە دۆخی شنگال لە بەرچاو بگیرێت و پاڵپشتی ئاسایشی بکرێت بۆ ئەوەی دانیشتوانەکەی بگەڕێتەوە زێدی خۆیان دوای ئەو کارەساتەی کە بەسەر یەزیدیەکان داهات و قەرەبوویان بکرێتەوە لە ڕووی مادی و معنەویەوە. 12، گرنگی بدرێت بە هامانگی سەربازی لە نێوان هێزی سووریای دیموکرات و هێزە عێراقیەکاندا لە هەردوو لایەنی سنوور
بۆ ئەوەی جموجۆری داعش کەم بکرێتەوە بە مەبەستی پارێزگاری لە بەرژەوەندی هەردوو لا. 13 پێویستە فشار زیاتر بکرێت لەسەر کۆمەلگای نێودەوڵەتی بۆ کردنەوەی ڕێڕەوی تەلکۆچەر و ڕەبیعە بۆ ڕێخۆشیکردن لە بەردەم کاری بازرگانی بۆ چارەسەرکردنی ئەو کێشە مرۆیانەی کە لە ناوچەکەدا هاتووە. 26 سوباتی ساڵی 2022. زۆر سپاس.